بەزمی ڕژاندنی ئەم ڕۆنە ڕەشە و پاشماوەی سوتەمەنیە کە مەترسیەکی زۆری هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کۆتایی نهاتوە هێشتا لە چەند شوێنێکیش بەردەوام دەڕژێنرێت لەلایەکی تریشەوە ئەو تەرمەی کە ماوەی 7 ڕۆژە لە پزیشکی دادی سلێمانیە سەرەداوێکی لێ دۆزراوەتەوە و کە سوکارەکەی دەڵێن کوڕی ئێمە ئێمانە و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ماوەی زیاتر لە 10 ڕۆژی ڕێکە ناوەناوە لە چەند شوێنێکی سنووری سلێمانی و دەوروبەری مادەیەکی ڕەش دەڕژێنرێت. ئەمڕۆ شەو مادەیە لە نزیک شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان لە سنووری زەڕایەن ڕژێنراوە و هەرزوو پامنەری 964 چوو ڤیدۆی دیمەنەکەی گرت و دەردەکەوێت مادەکە بڵق دەدات و دەکوڵێت. دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی بە 964 وت 5 ڕۆژ لەمەوبەر نووسراویان بۆ ئاسایش و ژینگە و لایەنە پەیوەندیدارەکان کردووە کە پەلە بکەن لە گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ ڕێگریکردن لە ڕشتنی پاشماوە سوتەمەنیەکان و ڕێکاری یاسایش بەرامبەر هەر کەسێک بگرنەبەر کە ئەو کارە دەکات. بەڵام تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە و ڕشتنی مادەڕەشەکەش بەردەوامە. هاوڵاتیەکیش لە کۆمنت نووسیوێتی دیقەتتان داوە ڕۆژ نییە پۆلیس لەسەر ڕاوکردنی کۆتر و سوێسکە چەند کەسێک دەستگیر نەکەن. بەڵام تا ئێستا نەیانتوانیوە ئەو کەسانە دەستگیر بکەن با تانکەرێکی گەورە و گرانەوە مادە ژەهراویەکان دەڕێژن. جان 964 لە بەدواداچوونەکانیدا ژمارە یەکێک لەو تانکەرانەی دەستکەوتووە کە مادەڕەشەکە لە سنووری زەڕایەن ڕشتووە. هەر بۆیە داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکات. ئەگەر بە دوواداچوون دەکەن ئەوە ژمارەی تانکەرەکەتان پێدەدەین. سەرچنار لالەزار سوتاوە نەناسراوەتەوە. ئەمە نووسینی سەر ئەو بەڕادەیە کە تەرمێکی ماوەی 7 ڕۆژە تێدایە. دوای تێبەڕبوونی زیاتر لە 7 ڕۆژ بەسەر ڕووداوەکەی لالەزار کە سوکاری یەکێک لەو گەنجانەی لە ڕووداوەکەدا تا ئەمڕۆ بێسۆراغە دەڵێن تەرمی کوڕەکەی ئێمەیە. پزیشکی دادی سلێمانیش دڵنیان نییە ئەنجامی پشکنینی DNA ئەو تەرمە نەناسراوەی لە پزیشکی دادی سلێمانی هەیە گەڕاوەتەوە کە سوکاری ڕێکار عەبدوڕەزاق کە یەکێکە لەو گەنجانەی لە ڕووداوەکەی لالەزار بێسۆراغە دەڵێن تەلەفۆنمان بۆ کراوە و ڕێکارە. سامان محەممەد کە زاوای ڕێکارە بۆ 964 قسەی کرد و وتی 7 ڕۆژە ئێمە سۆراغی کوڕەکەمان دەکەین. پێمانیان وتووە ماوە بەڵام دوای سۆراغەکانمان دڵنیا بووینەوە کە لە ژیاندا نەماوە. لای خۆیەوە سەرچاوەیەک لە پزیشکی دادی سلێمانی بە 964 وت تا ئێستا دڵنیانین لەوەی ئەوە تەرمی ڕێکارەیان نا. بەڵام بەپێی پشکنینەکان نزیکی هەیە لەگەڵێکێک لە هی ئەوان جەختیش دەکاتەوە. بڕیاری کۆتایی لای دادوەرە و دەبێت ئەوان بڕیاری لێ بدەن. چەند ساڵێکە بەهۆی پێنەدانی ڤێزا بە هاوڵاتیانی سنووری سلێمانی لەلایەن تورکیاوە گەنجانی دەڤەری ڕاپەڕین بۆ گەیشتن بە ئەوروپا ڕێگای لیبیایان گرتوۆتە بەر. ڕێگاش چ ڕێگا پڕ مەترسی و نادیار. بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرەگەڕاوەکانی کوردستان بە 964 وت لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 300 کۆچبەری کورد لە وڵاتانی تونس و لیبیاوە لە ڕێی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمەوە گەڕێنراونەتەوە کوردستان کە زۆربەی هەرە زۆریان خەڵکی ئیدارەی ڕاپەڕین بوون. وەکەوەی باسی دەکات هەرچەندە ئەو گەنجانە دەزانن کە ئەو ڕێگایە ڕێگایەکی مەترسیدارە و لە کاتی دەستگیرکردنیان لەلایەن میلیشیاکانەوە یان حکوومەتەکانی تونس و لیبیاوە ئازار و ئەشکەنجەی زۆر دەدرێن. بەڵام چونکە لە ئێستادا هیچ ڕێگایەکی تریان لە بەردەستدانیە ئەو ڕێگایە دەگرنە بەر. لە هەندێک شوێن دەمریت و پێت نازانن تا تەرمەکەت بۆ نەکات کە تەرمەکەشت دەبەن بۆ گۆڕستان کۆڵێک پارەت لێوەردەگرن بۆ چەند مەترێک زەوی. بەڵام لە شارە زوور خەمی مردنت نەبێت هەر بمریت بەخۆشت نازانی 600 کەس دێن و نوێژی مردووت لەسەر دەکەن. تا نوێژ تەواو دەبێت جەماعەتێکی تر لە گۆڕستان قەبرێکی چاکیان بۆ هەڵکەندویت و دواتر هەر ئەو خەڵکە دێن و سپاردەی خاکت دەکەن. مزگەوتی دەروازە لە ناحەی زەڕایەن تەواو جیاوازە. مزگەوتی شوێنەکانی تر هەر کاتێک کەسێک دەمرێت لە ڕێگەی گروپێکی سۆشیال میدیاوە کورتەنامەیەک دەڕوات بۆ 600 کەسی سنوورەکە و لە مردنەکە ئاگاداریان دەکاتەوە. پاشان ئەو خەڵکە دێنە مزگەوت لەو لاشەوە ستافێک ژووری مردوشۆر ئامادە دەکەن و کەسی مردوو جوان جوان دەشۆن و کفن و دفنی دەکەن و دواتر نوێژی مردووت لەسەر دەکەن و بەڕێزەوە دەدبن بۆ گۆڕستان و ماڵاوایت لێ دەکەن. لە کاتی پرسەش خەڵک خۆی دەکات بە خاوەنی پرسە و یەکێک فەرموو لە میوان دەکات و یەکێک میوان بەڕێ دەکات و یەکێکی تر ئاو دەکێڕێت. سەرشتا ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە کێشەی کۆمەڵێک خوێندکارە چارەسەر کراوە. بەهۆی کێشەی دەوامی خوێندنگەیەکی ئامادەیی کچان لە سنووری قەزای چەمچەماڵ
ماوەیەکە 63 خوێندکاری کچ لەو ئامادەیە کێشیان هەیە و ناڕزایەتیان دەربڕیەوە دەڵێن ناڕۆینەوە بەدەوام. کێشەکان چییە؟ دەوامی ئەو ئامادەیە کە ئەو 63 خوێندکارە کچە تیایدا دەوامەکەن لە کاتژمێر 4 ئێوارە تا 8 شەو دەوامی تێدایە. ئەوانیش دەڵێن بەشێکمان کە سوکارەکەمان نایاڵێت بەو کاتە بچین بۆ دەوام، بەشێکیشیان زەواجیان کردووە، هاوسەرگیریان کردووە، خاوەنی خێزانن، ناکرێت لەو کاتەدا لە دەوام و بۆیە ناگەڕێنەوە بۆ دەوام و دەوامیان پەکی کەوتووە. بەڵام ئەمڕۆ نەژاد عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی قسەی بۆ 964 کردوتی کێشەکەمان بۆ چارەسەرکردوون. پێشتر ئەو قوتابخانەیە و بینایە دوو دەوامی بنەڕەتی تێدا بووە، ئێستا و دوو دەوامی تیادا نەماوە و دەوامەکەی ئامادەی یەکچەرنەکە دەگەڕێنینەوە شوێنی خۆی و هەڵدەدەین لە کاتی ڕۆژدا دەوامی خۆیان بکەن و بۆی خوێندنەکەیان نەفەوتێت. کچەکانیش دەڵێن لە کاتژمێر دوو دەوامان دەست پێ بکات باشە تا مەغریب ئێمە خوێندنەکەمان تەواو دەکەین، بەڵام نەک بکەوێتە شەو و کاتژمێر 8 شەو. پەروەردەیش دەڵێت کێشەکەمان بۆ چارەسەر کردوون. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لای.